سڵای خۆی گەورتان لێبێت بینەرانی بەڕێزمون پارێزەر فەرمان حەسەن و بەرنامەی ڕێساتان پێشکەش دەکەم. ئەم بەرنامەی تایبەت دەکەین بە قسەکردن لەسەر شەرعیە دەڵبەت شەرعێتی حکومڕانی و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستاندا. باوەی 16 مانگە وادەی یاسایی بۆ مانەوەی سەرۆک هێرم لە پۆستەکەی تەواو بووە، بەڵام سەرۆک هێرم بەواقع لە شوێنەکەی داماوەتەوە و ممارسەی دەسەڵاتەکانی سەرۆک هێرم دەکات. ماوەی زیاتر لە ساڵێک و 2 مانگە حکوومەت هێرێمی کوردستان لە دەرەوەی چاودێری دەسەڵاتی پەرلەمانە. لە هەرێمی کوردستان ماوەی 3 ساڵە هیچ یاسای بودجە نییە و لە دەرەوەی یاسا مامەڵە باسامانی گشتیەوە دەکرێت و پارەی گشتی خەرج دەکرێت. حکوومەت هێرێمی کوردستان لە پەنای ئەوەدا کە پەرلەمانی کوردستان ماوەی ساڵێک و 2 مانگە پەخراوە کۆمەڵێک هەنگاوی ناوەکە بە هەنگاوی نایاسایی ناو دەبرێن لە دژی موچەخۆرانی هەرێمی کوردستان و لە پاڵەوەدا کۆمەڵێکە هەنگاوی دیکە کە شەرعێتی حکوومەت بۆ خۆی دەکاتە ژێر پرسیارەوە. پەرلەمانی کوردستان ماوەی ساڵێک و 2 مانگە ڕۆڵی لە نەخشەی سیاسیدا سڕاوەتەوە و پەکی خراوە. لەم بەرنامەی قسە لەسەر شەرعێتی دەسەڵاتەکان دەکەین لە هەرێمی کوردستاندا، دەپرسینی شەرعیەت لە کوێی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا وجودی ماوە، چۆن ئێمە بتوانین شەرعێتی یاسایی و قانونی بگێڕینەوە بۆ دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستاندا، چۆن بتوانین دەسەڵاتێک دروست بکەن کە پابەندی شەرعێت بێت و ڕەوایەتی لە یاسا و دەستور وەربگرێت نەک لە هێست. مەترسیەکانی پژێوخستنی مەسەلەی شەرعێت چین لە هەرێمی کوردستاندا. ئەم بابەتە لەگەڵ دوو بەڕێزی پسپۆڕی یاسای دەستوری شرۆڤە دەکەینە هاوکات هەوڵ دەدەم بوونیە و دوو بەڕێزە لە بەرنامەکە بقۆزمەوە بۆ ئەوەی قسە لەسەر مەسەلەی پرۆژەی سیاسی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و جموجوڵ و کۆبوونەوەکانیان باز بکەین و هەروە قسە لەسەرەوە بکەن کە ڕێگەچارەی یاسایی دەرچوون لەم بارودۆخە چیە، ئەو هۆڵە سیاسانی کە لەنێوانم حیزبانەیە ئێستا وجودی هەیە، چۆن بکرێت بە یاسا و چۆن بە یاسا جێبەجێ بکرێت و چۆن لە ڕێگەی یاساەوە ئێمە بتوانین لەم بارودۆخی ئێستاوە دەربچین. میوانەکانی ئەم بەرنامەیەم زۆر بەڕێز دکتۆر شۆڕش حەسەنە پسپۆڕی یاسای دەستوری و مامۆستای زانکۆوار و بەڕێز دکتۆر سیروان حامد پسپۆڕی یاسای دەستوری واروە یاسای نێودەوڵەتیش ئەوی شار بە هەمان شێوە مامۆستای زانکۆیە. دکتۆر شۆڕش لە بەڕێستەوە دەست پێ دەکەم. سەرتا دەمەوێت ئەوە بپرسم شەرعیەت لە کوێ حکومڕانیدا لە هەرێمی کوردستان ماوە لەو دەسەڵاتانی کە باسم کرد؟ بەڵێ سپاس بۆ تۆ و سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. دەربارەی شەرعیەتی دەسەڵات یا بوونی دەسەڵات بۆ هەر کۆمەڵگایەک پێویستێکی حتمیە، هەر کۆمەڵایەک ناکرێت بەبێ بوونی دەسەڵاتێک ژیانی ئەو کۆمەلگایە ڕێک بخرێ. کەواتە گرنگی دەسەڵات لەوەدایە کەوا ئەمن و ئاسایش بۆ کۆمەلگاکە دابین دەکا. بەبێ بوونی ئەو دەسەڵاتە فەوزایەک دروست دەبێت، کۆمەلگاکە ڕوبەڕووی مەترسیەکانی ناوەوە دەرەوە دەبێتەوە. بۆیە دەسەڵات خۆی لە خۆیدا پێویستێکی حتمیە بۆ کۆمەلگا و ئەم دەسەڵاتەش دەسەڵاتی سیاسی زاهرەیەکی دیاردەیەکی سیاسیە، دیاردەیەکی کۆمەڵایەتیە، دیاردەیەکی قانونیە. بۆ پێی کە دیاردەیەکی کۆمەڵایەتێک کە هەموو کۆمەلگایەک بەبێ بوونی دەسەڵات ممکنی ئەم کۆمەلگایە بوونی هەبێ. دیاردەیەکی سیاسیە لەبەر ئەوەی سیادا سوڵتەی باڵا لەو ناو کۆمەلگایە لەگەڵ بوونی دەوڵەتدا هەڵدەقڵێت. بۆیە دیاردەیەکی سیاسیە. دیاردەیەکی قانونی شەچکە ئەم دەسەڵاتە سیاسیە چۆن ژیانی ئەم کۆمەلگایە ڕێکدەخات، لەڕێی قانونەوە ژیانی ئەم کۆمەلگایە ڕێکدەخات. کەواتە قانون تاکە وەسیلەیەکەوە ژیانی ئەم کۆمەلگایی پێڕێک بخرێت. ئیتر قانون بە مانای گشتەکەی بە مەفهومە عامەکەی واتە لە دەستورەوە بیگرێت تا عورف و تا قانونی کە پەرلەمان دەریەکە هەمووی دەگرێتەوە. لێرەوە ئێمە واتە پابند بوون ڕێکردنی ژیانی کۆمەلگا بە پێی قانون، لێرەوە ئێمە دێنە سەر ئەساسی بابەتەکە مەسەلەی شەرعیەت کە شەرعیەت خۆی مانای ئەوەیە سەروەری یاسایە لە کۆمەلگادا. یاسا دەبێت سەروەر بێ، واتە یاسا بۆ هەموو لایەک، بۆ حاکم و بۆ مەحکومەکان، چونکە هەر کۆمەلگایەک حاکم و مەحکومیتیە. کۆمەلگەی سیاسی دابەش دەبێت بەسەر چینی فەرمانڕاوە چینی فەرمان پێکراو. هەردوو لە ژیانی بەپێی ئەم قانونە ڕێکدەخرێ کە لە کۆمەلگاکە دەردەسێت لەلایەن نوێنەرانی خەڵکەوە دەردەسێت لە کۆمەلگاکە. ئەم لە دنیای حکومڕانی ئێستا شەریعەت بوونی ماوەیە خوددا ئەنجا بە زیاتر ڕوونی فێنەوە کەەوە ئەم قانون کەواتە تاکە وەسیلەیە بۆ ڕێخستنی ژیانی کۆمەلگا گرنگترین دەور دەبێنێ بۆ حاکم و بۆ مەحکوم دەبێ وەکو یەک بێ، واتە هەمووی پێوەی پابند بێ. کەواتە هەر کەسێک کەەوە پێی پابند نەبێ دەبێ ڕوبەڕووی سزا بێتەوە. ئەمەش لێرەدا پێویستمان بە دەسەڵاتێکی تایبەتمەند هەیە بۆ ئەوەی کەوا ڕوبەڕووی ئەو کەسانە بێتەوە لە حکام و لە مەحکومین کە پێشێری قانون دەکەن. بۆیە لێرەوە مەسەلەی شەرعیەت سەر هەڵدەدا. ئەگەر بین ئێمە سەیری هەرێمی کوردستان بکەین دەبینیم بەداخەوە ئێمە
لەو نقطەوە ئایا قانون تایدا سەروەرە یان سەروەر نییە نەخێر قانون تایدا سەروەر نەبووە لە ساڵی 1992 لە وەختێک کە یەکەم هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان کراوە حکومەت پێکاتەوە کەواتە تۆ دەتەوێت بڵێ لە شوێنێک یاسا سەروەر نەبێت تێدا ناکرێت باس لە دەسەڵاتی شەرعی بکەین نەخێر دەسەڵاتەکە شەرعیەت هەیە دەسەڵاتەکە هەیە بەڵام دەسەڵاتێکی فعلیە دەسەڵاتێکە دەستی بەسەر سڵتەکە دەستی بەسەرداگیراوە اغتساب کراوە ڕەوایەتی نییە ئەو وەختە ڕەوایەتی هەیە کاتێکەوە دەسەڵاتەکە پابند بێ بە یاساوە و ڕەزامەندی خەڵکیشی لەسەر بێ ڕاستە دەسەڵات بەهۆی هێ قانونەوە ئەو قانونش بەهۆی هێز دەسەپێنێ بەسەر هەر کەسێک کە سەرپێچی قانونە بکە بەڵام ئەم هێزە پێویستە بۆ دەسەڵاتە سیاسەکە بەڵام بەتەنیاش هێز پێویست نییە بۆی کەوا دەسەڵاتە سیاسەکە ڕەوایەتی وەربگرێ بەڵکو ڕەوایەتی لەوە وەردەگرێت تا چەند خەڵک ڕەزامەندە لە ئەدای ئەو دەسەڵاتە سیاسیە کەی دەسەڵاتە بەهێز ماوەتەوە نەک بە ڕەوایەتی بەڵێ ڕەوایەتی نییە لەبەرەوەی یەکەم سیاسا سەروەرنیە دووەمیش خەڵک لێ رازینە لەم دەسەڵاتە ئەمە دیارە مەسەن خەڵک دکتۆرەکەمێک بەورتر ینی دەستخێنە سەربرینەکان من لە پێشەکەی وەرنامەکەدا باسم لە هەر سێ دەسەڵاتەکە کرد بە تایبەت لەکوێ ئەم دەسەڵاتانە ئێستا شەریعەت بە تەواوی نەماوە لەکوێ دەماوە ئەمڕۆ هەر ئەمڕۆ نییە مەسەن تۆ پەرلەمان بگرا پەرلەمان تا ئێستا وەکو پێویست لە هەموو وڵاتێکدا حیزبی سیاسی پرۆسەی سیاسی ڕێک دەخا کە ئەندامی پەرلەمان دەردەچێت لە ڕێ حیزبە سیاسەکەیەوە دێتە ناو پەرلەمان ئیتر نوێنەری گەلە نەک نوێنەری حیزبێکی دیاریکراوە نوێنەری هەموو گەلە نەک نوێنەری توێژێکی دیاریکراوە یا ناوچەیەکی دیاریکراوە یا حیزبێکی دیاریکراوە بە هەموو بەڵام هەموو بەداخەوە هەموو پەرلەمانتارەکانی ئێمە لە یەکەم لەور خولەوە تاوەکو ئێستا بەو نەفەسە ئیشیان کردووە کە نوێنەری حیزبێکی دیاریکراوە تەنیا بەرژەوەندی حیزبەکەی زاڵ دەکات بەسەر هەموو بەرژەوەندیەکانی تر بۆیە دەبینی دییان چەندان قانون دەرسوە لە پەرلەمانی کوردستان کە لە بەرژەوەندی گرچی دەرنەچووە هەروەها ئەم قانونانە کە دەرچوون لە پەرلەمانی کوردستان پێشێلی مەبدەئی قانونیان کردیە پێشێری خەسائیسی قانونیان کردو بەس لە ڕوانگەی یاسای دەستوری و باسی پەرلەمانت کردوەتر باسی دەسەڵاتەکانی کەکەین ئەم پەرلەمانی کە ئێستا هەیە شەریعەتی قانونی هەیە ئەم پەرلەمانە کوا ئێستا ئەمە پەرلەمان نەماوە ئەوەی پەرلەمان نەماوە ئێستا ئەمەی کە ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە دیارە سەرۆک و سکرتێری پەرلەمان بە زۆرێک لە جۆرەکان ناسنەوە پەرلەمانیا خۆ سەرۆکی پەرلەمان ناچێت جێگیری سەرۆکی پەرلەمان ئێستا دەوری سەرۆکی پەرلەمانە بینێت تەکلیفی قانونی ئەمە چییە نەخێر لە هەموو وڵاتانی دنیادا پەرلەمان گەورەترین دەسەڵاتە کە لەلایەن خەڵکەوە چکە ڕاستەوخۆ ئێمە کێشەمان ئەوەیە بە شکل دەڵێن دیموکراسیم بەڵام لە ناوەڕۆکدا لە جەوهردا ئەوە نییەکەوا دیموکراسی بین دوورین لە هەموو بنەماکانی دیموکراسیەوە ئەگەر ئێمە باوەڕمان بە دیموکراسیەت هەبێ و بنەما کار بە بنەما دیموکراسیەکان بکەین ناکەوینە ئەم دۆخەوە چکە پەرلەمان لەلایەن خەڵکەوە هەڵبژێردراوە بە نوێنەرایەتی خەڵک دێت دادەنیشێ حکوومەت پێک دێنێ ئیش و کارەکانی تر بەڕێدەکە پرسیاری گەورە دیارە لەسەر سەرۆکایەتی هەرێم و لەسەر حکوومەتە دیارە کەمتر لە پەرلەمان ئەوەی کە ئێستا هەیە لە سەبارەت بەم دوو دەسەڵاتە حکوومەت و سەرۆکایەتی هەرێم ئەتوانین بەم دوو دەسەڵاتە بڵێن چی لە ڕووی قانونیەوە حکوومەت ئێستا شەریعەتی قانونی ماوە خۆی ناتوانین مەستا کێشەکە ئەوەیە ناتوانێت تۆ مەسەلەکان لێک دابڕی ناتوانین لێکدا باشە من دەمەوێت بە وردیدانەدانە باسی دەسەڵاتەکان و وەزع قانونیەکان ناتوانین پەرلەمان لە حکوومەت زیاکەینەوە سەرۆکی هەرێم لەوان زیاکەینەوە پەرلەمانمان هەیە دەسەڵاتی جێبەجێکردنمان هەیە دەسەڵاتی جێبەجێکردن جگە لە سەرۆکی هەرێم کە لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێرێ حکوومەتەکە لەلایەن پەرلەمانەوە دیاری دەکرێت بە سیقەی پەرلەمان ئیش دەکات ئەم حکوومەتێک ئێستا لە دەرەوەی چاودێری پەرلەمان کار دەکات بە یاسا پارە خەرج ناکات لە دەرەوە یاسا مامەڵە بە سامانی گشتیوەکە شەریعەتی ماوە هەر کاتێک کە پەرلەمان نەما بە هەر سەبەبێکەوە بێ بە هەر سەبەبێکەوە پەرلەمان وا دەکەی بەسەر دەچێ یاخود لە دۆخێکی ئاواکەوە ئێستا دەرگاکەی داخراوە و کەسی لە کار کەوتووە لە هەموو دەوار و دۆخێکی وادا کە پەرلەمان نەما حکوومەت بە حکوومەتیش شەرعیەتی نامێنێ دەبێت بە حکوومەتی تەسریفی ئەعمال ئەم حکوومەتی تەسریفی ئەعمالە ئێستا حکوومەتە ناوەنی حکوومەتی کاربەڕێک بەڵێ حکوومەتی کاربەڕێکەرە ئەمە لەو ڕۆژێک کە پەرلەمان دەستی لە کار کەوتووە لەو ڕۆژەوە ئەم حکوومەتە بووە بە حکوومەتی تەسریفی ئەعمال بۆچی لەبەرەوەی ئەم حکوومەتە لە ئەساسا لەسەر متمانەی پەرلەمان دەست بەکار بووە ئێمە خۆبینیمان هەموو وەزیرەکان لە پەرلەمانەوە سەرۆکی وەزیران سو کارنامەی خۆی لە پەرلەمان خوێندەوە متمانەی پەرلەمانی وەگرت کە پەرلەمان نەما ئەی چێ بێ مراقبەی حکوومەتەکە خەڵک ڕایان ئێستا من پرسیاری زیاترم هەبوو بەتابەت لەسەر بابەتی سەرۆکایەتی هەرێم بەڵام دەسمەلای دکتۆر سیروان ببوورە ئەمە مۆزوعەکان پێکەوە پابەندە دەکرێت جاری تر زۆر باش پرسیاری دەکەمەوە دکتۆر سیروان لە تۆ دەپرسم لەکوێی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان شەریعەت ماوە ئێستا زۆر سوپاس وەسڵاو بۆ بینەرانی بەڕێز وە لەکوێدا نەماوە ئەگەر هەردووشی بێ بەڵێ من حەزەکەم باسی شەرعیەت بکەین چکە زۆر جار باز لە شەرعیەتی حکوومەتە کرێت
بزین ئایا شەرعیە چییە؟ فەرمووکرێ باسی پێما بێ هەر بڕوانامەی ماستەرەکەشت بێ بەڕێست لەسەر بابەتی شەریعەتی حکومڕانی هەڵەنە بم دکتۆراکەدا ئەتڕۆحی دکتۆراکەم لەسەر شەرعیەتی حکووماتە لە قانونی دەولی و قانونی دەستوری. پێشەوەی جوابی پرسیارەکە بدەمەوە حەزەکەم زانم شەرعیەتی حکوومەت چییە؟ ئەگەر بە کورتی بۆ بینەریە لە ڕەزامەندی گەل لەسەر گەیشتنی دەسەڵاتێک بە سوڵتە و بە هەمان شێوە ڕەزامەندی گەل لەسەر ممارەسەکردنی ئەو دەسەڵاتە بۆ سوڵتە. من جیاوازیم کردو لە بینی دوو جۆر لە گەیشتن بە دەسەڵات. یەکەم گەیشتنی دەسەڵات ناوە شەرعیەتی ئەسڵی حکوومەت، واتە ئەو شەرعیەتی کە حکوومەت لە ڕێگەی و ئەگاتە دەسەڵات. ڕەزامەندی خەڵکی شەرعیەتی مانەوەیە. بەڵێ ڕەزامەندی گەل لەسەر گەیشتنی دەسەڵات بە سوڵتە لە هەرێمی کوردستانە لە حقیقەتە لە فترێکی دیاریکراودا هەبووە لەبەرەوەی لە ڕێگەی انتخاباتەوە ئەم دەسەڵاتە گەشتوتە سوڵتە. ئەوەی مای کێشەیە لێرە ئەم حکوومەتە بەڵێ شەرعیەتی هەیە خۆی هەڵبژاردنەکەش قسەی لەسەر بووە لەسەرەوەی کە تەزویرکراوە لەسەرەوەی کە کام هەڵبژاردن شەرعیەتەدا بە شەرعیەتی ئەسڵی حکوومەت. زۆر باش دەمێ ڕوون بکەم هەڵبژاردنی لێرە کراوە بەڵگەی شەرعیەت ئەمە لە ڕووی قانونی دەولی و دەستوریەوە سێ مەرجی سەرەکی داوا کردووە بۆ انتخابات بۆ ئەوی انتخاباتێک بە انتخاباتی شەرعی دابنرێ. یەکەم پێویستە کۆمەڵێک ئیلتیزامات پابەندبوون هەبێت پێش عملی انتخابی. پێویستە پێش عملی انتخابی هەموو کەسێک ئازادی ڕادەربڕینی پێ بدرێت. دووهەم پێویستە منافەسەی سیاسی هەبێت. سێم پێویستە تەنافوسی سیاسی لە نێوان ئەحزابە سیاسیەکانە هەبێت. ئەمانە وجودی هەبووە بەس کێشەی تیا بووە. دووهەم مەرج کە قانونی دەولی و دەستوری داوای کردووە بۆ هەڵبژاردنێکی شەرعی ئەوەیە کە پێویستە کۆمەڵێک ئیجراعاتی شەکلی لە کاتی انتخاباتەکە جێبەجێ بکرێت. یەکەمیان دەنگدان گشتی بێت، دووەم دەنگدان مساوات لە نێوان تاکەکان تحقیق بە، سێمیان پێویستە دەنگدانەکە بە شێوەیەکی سەڕی بێت. سێەم مەرج کە قانونی دەولی داوای کردو ئێجگار گرنگە کە سێ مەرجی زۆر گرنگە. یەکەم پێویستە ئیرادەی شعب مەصدەری سوڵتە بێت. دووەم پێویستە نەتیجەی انتخاباتەکە تعبیر بکات لە ئیرادەی حقیقی دەنگدار. باش. سێەمیان پێویستە انتخاباتەکە بە شێوەی دەوری بێت. قانونیانی کە باس کرد بۆ هەڵبژاردنی لە هەرێمی کوردستان کراون مەصدەری شەرعیەت بوون بۆ دەسەڵات. من ناچمە سەر بەس بەشی سێمی ئیلتیزاماتەکان باسەکەم. یەکەمیان شعب مەصدەری سوڵتە بێ کە لێرە لە هەرێمی کوردستان لە حقیقەتە شعب مەصدەری سوڵتە نەبووە. دووهەم پێویستە دەنگدانەکە تعبیر بکات لە ئیرادەی حقیقی دەنگدەر. ئەو نەتیجانەی کە لای ئێمە دەرەچێت بە حقیقەت تعبیر ناکات لە ئیرادەی حقیقی ناخب. کێشەکەمان چییە؟ کۆمەڵە کێشەمان هەیە بەڕاستی. یەکەم تەجروبەمان لە بواری انتخاباتان نییە. دکتۆر بۆی لە بابەتەکە لانەین انتخابات باس کردووەکەوەی کە بەڵگەیەک بۆ بوونی دەسەڵاتی شەرعی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بەڵگەی بۆی بڵێن ئەم دەسەڵاتی هەڵبژێردراوی شەرعیە لە هەرێمی کوردستان. من ئەوەی کە سەیری زۆربەی ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەم کردووە کە لەسەر انتخاباتەکانی هەرێمی کوردستان و ئێران و هەتا فەڵەستین و تورکیا و ئەو انتخاباتانی کە لە ناوچەکە کراون زۆربەی هەرە زۆری ئەڵێن حەدی ئەدنای ئەو مەعایرانەی کە لە قانونی دەولی داوا کراوە لە هەڵبژاردنەکان هەیە. کێشەمان نییە لە حقیقەتە کاتێکە دەسەڵاتێکە بە سوڵتە لە ڕێگەی هەڵبژاردنێکی باشەوە مانایەوە نەیتر ئەو دەسەڵاتە شەرعیە. ئەو تەتەورانەی بنەمای شەرعیەت پرسیارم کرد وتت لە بنەمایە ئەوەیە کە متمانە لە خەڵک وەربگرن. ئەگەر مەجالم بدەین ئێمە دەسەڵاتی هەڵبژێردراوی شەرعیمانە یاخودنا لە هەرێمی بزانین دەسەڵاتی هەڵبژێرا و چی شەرعیەتێکەدا بە سوڵتە بە دەسەڵات لە هەرێمی کوردستانە تەنها ئەوەندەیە کە هیچ کەسێکی تر مافی ئەوەی نییە منافەسەی ئەو کەسە بکا کە لە انتخابات بردوویەتەوە بۆ بچێتە سەر کورسی دەسەڵات. باش باس لە شتێکە شەرعیەت بابەتی ڕەزامەندی خەڵک لە دەسەڵاتەکەەوە شەرعیەتیمانەوەی ئەوەی ئەو تەتەوڕەی کە لە بواری قانونی دەولیا ڕوویداوە ئێستا ئەوەیە کە تەنها گەیشتن بە دەسەڵات لە ڕێگەی انتخاباتێکی ئازادەوە پێوەەر نییە بۆ ئەوی کە بڵێن ئەو دەسەڵاتە شەرعیە. زۆر جاریان و ئەو دەسەڵاتانی کە لە ڕێگەی انتخاباتەوە گەشتونەتە دەسەڵاتێکی شەرعین. بەڵام ئێستا ئەو گۆڕانکاریانی کە ڕوو ئەدەن لە نیتاقی قانونی دەولی و لە مجتەمەعی دەولی ئەوەیە کە تەنها ئەوە بەس نییە دەسەڵاتێک لە ڕێگەی انتخاباتەوە گاتە دەسەڵات بەڵکو کە گەیشتە دەسەڵات پێویستە لە ممارسەکردنی دەسەڵاتەکە شەرعیەتی هەبێت. ئەوەی ئیشکالە لێرە لە هەرێمی کوردستان و لە دەوڵەتەکانی ناوچەکە لێرایە. بزانین ئەو پێداویستیانە چییە کە لە دەسەڵاتێک هەبێ بۆ ئەوی بڵێن لە کاتی ممارسە دەسەڵاتێکی شەرعی. یەکەمیان پێویستە سیادەی قانون واتە ئەو دەسەڵاتی کە گەشتە سەر سوڵتە گەشتە دەسەڵات لە دقەی یا لە لەحزەی گەشتن بە دەسەڵاتی باز لە شەرعیەتی انتخابی نەکات. سەروەری یاسا تۆ شۆڕش دەڵێ لە کوردستان یاسا سەروەر نییە لە بەرۆ شەرعیمان نییە. بەڵێ خاڵی دووەم ئەوەی کە لای من گرنگە باسی بکەم بۆ شەرعیەتی ممارسە ئەوەیە استقلالی قەزا سەربەخۆیی دادگاکان بۆ ئەوەی دەسەڵاتی سیاسی بڵێ لە ممارسە من شەرعیەتم هەیە پێویستە بە تەواوەتی استقلالی قەزا لە وڵاتە هەبێت. ئێمە ئشکالێتیشمان لە بواری استقلالی قەزا هەیە. سێمیان مساوات مەبدەئی مساوات
پێویستە ئەو دەسەڵاتە دەرفەتی وەک یەک بۆ هاوڵاتیانی بەرەخسێنێ لە گەیشتن بە سوڵتە لە دەسەڵاتی هەرێمی کوردستان دەرفەتی یەکسانی بۆ وڵاتیان ڕستان نەخێر دەسەڵاتی هەرێمی کوردستان لە حقیقەتە تاوەکو ئێستا نەیتوانێت وەکو پێویست هەر سێ مەبدەئەکەی کە پیانەوترێ مقتەزایاتی شەرعێتی ممارەسە تحقیقی بکات ئەمانە مەبدەئی بوونی دەسەڵاتێکی شەرعی بوون بە پێی یاسای دەستوری کە باست کرد و یاسای نێودەوڵەتیش بە پێی یاسای نێودەوڵەتی بۆ پێش ئەوەی بینە سەر بابەتی تەواوبوونی ویلایەتی سەرۆکی هەرێم و پێشەوەی باز لە شەرعێتی حکومەت بکەین کە بەبێ یاسا مامەڵە بە سامانی گشتیەکە پێشەوەی باز لە پەخستنی پەرلەمان دەکەین تۆ کۆمەڵێک پێوەرت بۆ ڕێزکردن کە بە گوێرەی پێوەرانە ئێمە خاوەنی دەسەڵاتێکی شەرعی نین لە هەرێمی کوردستان من ئەوەی ئەمەوێ بێڵێم ئەوەی کە ئەو واقعی کە لە هەرێمی کوردستان ئێستا بەرچاوی منەکە ئەوەیە کە زۆربەی دەسەڵاتدارەکان بۆ ئەوەی شەرعێتی خۆیان بسەپێن و بیسەلمێنن ئەڵێن ئێمە لە ڕێگەی انتخاباتێکی شەرعی و گەشتونەتە دەسەڵات باش ئەوەی ئەمێ بچمە لای تۆ شۆڕش بۆ ئەوەی ئەمەوێت لێرە ئاماژە پێ ئەوەی کە پێویستە بوترێت ئەوەیە کە تەنها مجرد گەیشتن بە دەسەڵات لە ڕێگەی انتخاباتەوە معیار نییە بۆ ئەوەی ئەو دەسەڵاتە بە شەرعی دابنێت بەڵکو پێویستە ئەو دەسەڵاتی کە گەشتووەتە سوڵتە ڕەچاوی شەرعیەتی خۆی بکات لە ممارەسەی سوڵتە زۆر باش دەست خۆش دکتۆر شۆڕژویستم سەبارەت بە بارودۆخی سەرۆکایەتی هەرێم پرسیاری لێ بکەم لە ڕووی قانونیەوە کە ڕێگە قانونیەکەی چارەسەرکردنی چیەوە پێما بێ سەرنجی شتە بوو خۆت ئەگەر خۆی ئەم من لە قسەکان بەوە بەستەوە مەسەلەی شەرعیەت وتم سەروەری یاسا کە یاسا سەروەر بوو ئەگەر سەرۆکی وڵات ماوەی یاسایی خۆی تەواو بوو حتمما خۆی دەست دەکار دەچێشێتەوە هەڵدەگرێ واز دێنێ لەبەرەوەی ماوەکەی تەواو بووە ئیلتیزام ئەمە نەک لە بەرخاتری خۆی یا لە بەرخاتری میلەت لە بەرخاتری سەروەری یاسا چونکە ئەمە یاسایە ئەم ماوەش دیاری کراوە لەم ماوە بۆ ئەم ماوە دوای خۆیان مەسەلەن یەکێتی و پارتی بەڕەزامەندی هەردوو لایەن لە 2013 هاتن ماوەی سەرۆکایەتی هەرێمیان بۆ 2 ساڵ درێژ کردەوە لە ناو پەرلەمان بە ئیتفاقی خۆیان درێژیان کردەوە بۆ 2 ساڵ ئیتر کە پاژەوەش درێژکراوە کە کۆتایی پێهات پێویستە سەرۆکی هەرێم کە گەورەی وڵاتە من بە سەرۆکی هەرێم مجەرەد لە شەخص سەرۆکی دەوڵەت دەبێت لە هەموو کە زیاتر ملتەزم بێ بە قانون ڕێز لە یاسا بگرێت چکە یاسا وەگوتم ئەگەر بێت و لەسەرەوە و حاکمەکان ڕێزی لێ نەگرن ئەمە قیمەتی نییە تەنیا بێت و مەحکومی بێدەسەڵات ناچار بێ ملتەزم بێ بە قانون بەڵام حاکم بیخاتە ژێر پێوە ئەمە بێڕێزیە ناسەروەری یاسایە بۆیە بۆ احترامی سەروەری یاسا سەرۆکی هەرێم سەرۆکی وڵات پێویستە کە ماوەی یاسایی تەواو دەبێت دەست دەکارەگرێت بۆ نمونە تۆ سەرۆکی لوبنان ئێمە ئاگامان لێبوو زیاتر لە چەند دانجار پەرلەمان دانیش بۆ ئەوی کەوا سەرۆکی پەرلەمان هەڵبژێرێتەوە تا لەم ماوەیە ینی زیاتر لە 2 ساڵ سەرۆک وازی هێنابوو ئەم سەرۆکەی پێشوو وازی هێنابوو لە بەرەو ماوەی هەستایی تەواو بوو تا سەرۆکی نوێیان هەڵبژاردەوە ماوەشی زۆری پێچوو کەواتە سەرۆکی هەرێم دەبێ ماوەکەی تەواو بێ ئیتر کە تۆ ماوەکە تەواو نابێ هەر تەبریرێکی قانونی بۆ بدۆزیتەوە ناتوانانی تەبری قانونی بۆ بدۆزیتەوە لەبەرەوەی ئەو قانونە قانونێکە سروشتێکی دەستوری هەیە سروشتێکی دەستوری هەیە ئەو قانونێک کە سەرۆکایەتی هەرێم ڕێکدەخا ئەو قانونێکەوە ژیانی پەرلەمان ڕێکدەخا یای حکوومەت یا دەسەڵاتی دادوەری ئەمانە سروشی دەستوریان هەیە جیاوازن لەو قانونە ئاسایانەی تر پێویستە زیاتر ڕێزیان لێبگیرێ ئێستا تەرحێگەیە ینی بەڕێز مەزوو بەرزانی بۆ خۆی تەرحێگی کردووە کە هەر سێ سەرۆکایەتێک و گۆڕانکاریان تێدا بکرێت ئەمە لە ڕووی یاسایەوە گەر بۆمانی ڕوون بکەوە چۆن بە یاسا جێبەجێ بکەینم بابەت ئەمە خۆی لەگەڵ ڕێزم ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکە بەڕاستی ئەگەر بمانەوەگەرمانێ بەڕاستی جێبەجێ لە ڕووی یاساییەوە ئەگەر بتوێت جێبەجێکەی من سەرۆکی هەرێمم ماوە یاسایمتەوە بۆ دەمەوێت مەسئولێتی ئەویشە مەسئولێتی ئەویشە کە ئەم وەزعە چارەسەر بکە ئەم وەزعە چارەسەر بکە وەکو سەرۆکی وڵات لە کاتێکدا پەرلەمان نەماوە دەبێت سەرۆکی هەرێم بەڕاستی خۆی دەست دەکار بکێشێتەوە واز بێنێ بەڵام ئێوە وادەی یاسای تەواو بەدەست دەچی بکێشێتەوە ماوەکەی تەواو بووە دەبێت وەکو سەرۆکی هەرێم قسە نەکە دەبێت وەکو سەرۆکی هەرێم قسە نەکە ئەگەر ئێمە دەمانەوێت ئێستا ئێمە موەساتەکەمان هەمووی تەعتیل بووە بە سەرۆکی هەرێم بە پەرلەمان بە حکوومەتیش هیچی خاوەنی بڕیار نییە کەواتە دەبێت بگەڕێنەوە بۆ گەل دەبێت بگەڕێنەوە بۆ ئیرادەی گەل خۆی لە ڕێی گەلەوە بێ حکوومەتێکی تەکنۆخورات حکوومەتێکی ڕزگاری نیشتمانی سناوێکی لێدنەی بۆ ئەم قۆناغا حکوومەتێکدا بنین کەوا لەم ئەزمێ بمان پەڕێنێتەوە چکە ئەم موئسساتانە هەمووی شکستیان هێنا و خۆشیان بەدەستی خۆیان ئاتر کردبووە میلەت ئاتری نەکردوون بۆیە چارەسەر ئەوەیەکەوە حکوومەتێک پێک بێ ئەم حکوومەتە لەم ماوەیە دەست بەکار بێ بەڵام
حکوومەتێک بێت زیاد و حکوومەتانێکە لە ساڵی 92 تشکیلی دەکەن لەسەر ئەساسی حیزبایەتی سەرف حکوومەتێک لە خەڵکێژی بتوانە ئەم حکوومەتە دەتوانێت جاری ئەوە بداکەوە هەڵبژارنێک بکرێ هەڵبژاردن بکرێ بۆ ئەوەی مؤسساتەکان پێهێندرێ هەروها دەتوانێت بڕیار لەوەش بدا ئایا ئەم حکوومەتە دەتوانێت مەسەلەی پرۆسی دەستوورێکی بخاتە ئاراوە بۆ بەردەمی میلەت کەواتە کێشەکە لێرە کێشەکە لەلایەن ئەمانەوە چارەسەر ناکرێت چکە ئەم حیزبانە لەگەڵ ڕێزم خۆیان سەرچاوی کێشەکەن خۆیان ئێمەیان لەو ئەزمە دروست کردووە تۆ سیر کە شەڕی ناوخۆ لە ساڵی 98ەوە بە حساب کۆتایی پێاتوە ئەگەر مەزارم بدەیت بەڵام تۆ ئاسارەکانی شەڕی ناوخۆ هەتا ئێستا وەکو یەکە هەتا ئێستا هیچ نەکراوە تا ئێستا دوو ئیدارەیە دوو حیزب حکمی ئەم وڵاتە دەکات ئەمانە کەواتە تۆ شتێکت نییە وەکو قانون کەوا مهەیمن بێ بتوانێت وەزعەکە چارەسەر بکە ئەوەی کە وەزعەکەی تا ئێستا دێنی و دەبا و ئیدارە دەدا دۆخە سیاسەکەی ئەم حەزب سیاسیانەیە لەم هەرێمە ئەمانیش لە زیاتی ئەوەی کەوا وەزعەکە بەرەو چارەسەرتر بن بەرەو چارەسەر بن قەیران لە دوای قەیران زیاتر بۆ خەڵک زیادی دەکەن ڕۆژێک دکتۆر ئەگەرمانە ئەم دەسەڵاتە بخێنەوە چوارچێوەیەکی شەرعی چۆن ئەم دەسەڵاتە بشەرعێنین چۆن شەریعەتی بۆ بگەڕێنەوە ئەم دەسەڵاتە دەبێت بەڕاستی دەبێت لەڕێی حیزبە سیاسیەکانەوە لەڕێی خەڵکیشەوە دەبێت خەڵکی بەشدار بکرێ ئەمجارە نەکرد حیزبە سیاسەکان خۆیان لە ژوورە تاریکان دانیشتن بڕیار دانیشن بڕیار بدەن نەخێر دەبێت خەڵکیش بەرجار بکرێ نوێنەری ئەو خەڵک بەشدار بکرێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەو خەڵکە ناڕازیانی کە لە سەر شەقام دەنجی ناڕازیان هەیە داوا لە خەڵک بکرێ لە سندیکاکان لەوانش کە بەشداریان هەبێ نەک تەنها حیزبەکان چکە ئەمانیش ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەمانش دەوریان هەیە لە ئیدارەدانی ئەم وڵاتە دەکرێت سوودیان لێبینی کەواتە ئێمە گرنگ ئەوەیە ئێستا بتوانین حکوومەتێکی کاتی دابمەزرێنین بۆ ڕزگارکردنی ئەم دۆخە بۆ ئینقاسکردنی خەڵک ئەم حکوومەتە شەرعیەت لە خەڵک وەردەگرێت شەرعیەت لە خەڵک وەردەگرێت لە خەڵک وەردەگرێت لە خەڵک یعنی حیزبە سیاسیەکان و نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش نوێنەری خەڵکیش بە هەمووی نوێنەرایەتی هەموو خەڵکی بکات نەک من نەموتوە حیزبە سیاسیەکان بتێنەیە واتە حیزبە سیاسیەکان و ڕێکخراوەکانی غەیری حیزبی سیاسیش ئەمانەش دەتوانن و مرزیش نییە حیزبە سیاسەکان دەتوانن خۆخ بەتەنیاش دەتوانن بەڵام ئەگەر بێت و ئەمان دوورکەونەوە لە بەرژەوەندی و لە بازنەی تەشی حیزبایەتی بەوەی خەڵکانێک دەستنیشانکەن کەوا خەڵکی بەتوانا بن بەش مەرز نییە حیزبی بێ مەرز نییە سەر بە حیزبەکەی خۆی بێ با خەڵکێک بێ بەتوانا بێ خۆ ئێمە لە مێژووی دەوڵەتی عراق دەیان پیاوی بەتواناماندا بووە نەک کوردستان بەڵکو عراقی ڕزگار کردووە لە ئەزماتەکان بۆ نمونە خۆ ئەم وەزیری تەختیتی عراقی لە سەردەمی شەڕ خۆ کورد بوو لەو هەموو بە درێژایی شەڕی عراق و ئێران تا ئەم نیزامەش ما بوو ئەم دکتۆر ساماڵ مەزید فەرز ئەم وەزیری تەختیتی ئەم وڵاتە لە دوای ڕاپەڕینەوە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی شەرعی هەبوو دەسەڵاتی شەرعی ئەوەندەی کە ئینتیخاباتی ساڵی 91 کرا کە ڕاپەڕین بوو خەڵک بە دڵسۆزی ڕاپەڕینی کرد بۆ ئەوی کەوا ڕزگاری بێت ئەم دەسەڵاتە خەڵک زۆر بە گەرمی چوو پێشوازی کرد لەم هەڵبژارنەی کە لە ساڵی 92 کرا لە مانجی 5 دوای ئەوە تۆ هەڵبژارنێکە نەدیتەوە کە خەڵک بە گۆرم و گوڕی بە ئەوە بە دڵسۆزی بچێتە پێشەوە کەواتە ئەم دەسەڵاتە لە سەرەتادا دەسەڵاتێکی واقعی بوو کە هەرێمی کوردستان دوای ڕاپەڕین دەسەڵاتی بەرەی کوردستانی دەسەڵاتێکی واقعی بوو دوای ئەوە ئەم دەسەڵاتە بوو بە دەسەڵاتێکی قانون لە ڕێگای ئەو ئینتیخاباتە بوو بە دەسەڵاتی قانونی بوو بە دەسەڵاتی قانونی بەڵام تۆ ڕاستە لە ڕێی ئینتیخاباتەوە هاتی بەڵام پێویستە وەکو تۆریش و منیش باسم کرد مانەوەت ئەدات دەبێ خەڵک لێ ڕازی بێ خۆ ڕاستە مەسەن هیتلەر بە هەڵبژاردن هاتە سەر حکوم هیتلەر بە هەڵبژاردن هاتە سەر حکوم بەڵام دیکتاتۆرێکی لێ دەرچوو دەستخۆش دەسمۆ لای دکتۆر سیروان دکتۆر شۆڕژواز ئەم قسەی زیاتر لەسەر مەسەلەی شەرعیەت و بۆی دەسەڵاتی شەرعی حکومڕانی هەبوو دەمێ و پرسیارەش لێ بکەم لە پەنای و قسانەی کە ئەگەر ما بێتە لەسەر بابەتی شەرعیەت چۆن ئێمە بتوانین شەرعیەت بۆ دەسەڵاتی سیاسی بگەڕینەوە بۆ ئەو دۆخەی ئێستا دیارەمە بەست ئەخۆی لە ڕووی یاسایی ئەمە توانین زۆر بە ئاسانی ئەم کێشانە چارەسەر بکەین حەلەکەی چییە کاتێک کە حکوومەتێکی زۆرینە پێگەیەنرێت حکوومەتی وەکوەوەی کە ناوی لێنراوە پێکاتە سیاسیەکانی هەرێمی کوردستان حکوومەتی هەموو ئەحزابە سیاسیەکان ئەمە نقطەی یەکەمی فەشەلی ئەم حکوومەتە بوو و نقطەی یەکەم بوو بۆ ئەم حکوومەتە بەرەوە بەرێت لە شەرعیەت لابدا بۆچی ئەمە لە دەرەوە یاسا بوو ینی پێگەنانی حکوومەت کامولانەکانی تێدا بێت مخالفە یاسا لە دنیا ئەو حکوومەت کێ پێکێنێت ئەو حیزبێک کە لە ئینتیخابات زۆرینەی دەنگەکان بەدەزێنێ تەکلیفەکرێ بەوەی حکوومەت دروست بە بۆ حیزب لە هەرێمی کوردستان نەیتوانی هەموو ئەتوانێت هاوپەیمانی لەگەڵ حیزبێکی بکات
حزبی دووەم سێم هەتاوەکو ئیگەێنێتە ئەو ئەنجامی کە پێویستێتی و ئیلا ناکرێ هەموو ئەوانەی کە لە انتخابات براون بەشداری بکەن لە حکوومەتێکی تۆ مەبەستەوەی و دۆخە خراپەی کە ئێستا لە حکومڕانی هەرێمی کوردستانە خەتای بەکە هەموو حیزبەکان لە دەسڵاتە بوونیان ئێستا چارەسەرەکەت پێڵێم کە ئەکرێت لە ڕووی قانونیەوە زۆر بە ئاسانی بتوان چارەسەریان کێشە بکەن یەکەم کاتێککە ئەم ئەحزابە سیاسانە هەمویان بەشداریان کردووە لە حکوومەتەکە فکرێک داهاتوەکەم فکرە ئێجگار لە ڕووی قانونیەوە فکرێکی هەڵەیە فکرەی وەزارەتی سیادی کاتی خۆی لە هەندێک لە دەوڵەتەکان ئەم فکرێت تەڕح کرا بە تایبەتی لە مەغریب کە کێ وەزارەتە سیادیەکانی بەدەست بێ ئەو بەرپرسیارە بەرامبەر ئەو نەتیجەی کە بەسەر حکوومەتایەت واتە وەزارتی داخلی وەزارتی نەوت ئەمە تەنها فکرێ یا پرەنسیپی لەوانی یاساریەوە شتێک نییە ناوی وەزارەتی سیادی بێ واتە هەر حزبێک وەزارەتی سیادی بەدەستەوە بوو ئەوە بەرپرسیارە بێ لە هەرێمی کوردستان ئەوەی کە من بینیم ئەو حزبە سیاسیانە زۆربەی حزبەکانی تریان تاوانبارە کرد بەوەی کە وەزارەتە سیادیەکان بەدەست ئەو حیزبەوەیە بۆیە فەشەلی حکوومەتەکە تەنها ئەکەوێتە ئەمە بیانوێکی سیاسیە نەقانونی قانونی نییە بیانە قانونیەکە چییە لە ڕووی یاسایی بەس بیانێکی واقعیشە لە ڕووی قانونیەوە کە بەشداریت کرد لە حکوومەتەکە ئیتر وەزارەتەکە سیادی بێ و سیادی نەبێ مەسئولێت دەکەوێتە سەرشان ئەگەر حکوومەتەکە هات و فەشەلی هێنا و ئەگەر حکوومەتەکەی سەرکەوتوو بوو تۆ بەشی سەرکەوتنی ئەو حکوومەت بەرەکەوێ ئەگەر هات و وەزارەتە سیادەکانیشت پێ نەبوو حەل چییە بۆ ئێستا بە ڕێی من حەل ئەوەیە کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت ئێستا حکوومەت بەس خۆش باس لەو کرد هەڵبژاردننی لە ڕابردووە کراوە بەڵگی بوونی شەریعەت نینە هەڵبژاردننی پاک و بێگەر نەبوون هەرو پێرانی کە خۆشت باس کردی ئەو لەو پێرانە دەسەڵات لە هەڵبژاردننی هەرێمی کوردستانە وجودی نییە لە حەقیقەتا من کێشەم لەسەر شەرعیەتی هەڵبژاردن چۆن چارەسەری ئەم بابەتێکە بەنسبەت منەوە حکوومەتی هەرێمی کوردستان شەرعیەتی هەڵبژاردننی نییە شەرعیەتی گەشتن بە دەسەڵاتی نییە ئەوەندە زەق بێت واتە هەر لە سەرەتا حکوومەت هەرێمی کوردستان بە ناشەرعی هاتووەتە دەسەڵاتەوە من ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان لە گەشتن بە دەسەڵاتەکە حەدی ئەدنای شەرعیەتی تایە بەڵام لە ممارەسەی دەسەڵات لە کاتی پیادەکردنی دەسەڵاتە کێشەی بۆچی تەنها باسی حکوومەت دەکەی دەسەڵاتی کەمانەیە سەرۆکاتی ئەمە بەسمان لە حکوومەت لە ڕووی قانونی و حکوومەت بۆ سێ مستەلاح بەکارێنرێ حکوومەت بەمانای وەزارەت حکوومەت بەمانای ئەنجومەنی وەزیران حکوومەت بەمانای نظامە سیاسیەکە ئێمە بەسمان لە حکوومەت بەمانای نظامە سیاسیەکە نەک بەسمان لە سڵتەی تەنفیزی بێت نظامی سیاسی لە هەرێمی کوردستان تەنها لانی کەمی شەریعەتیە بۆ لە سەرەتایەتە دەسەڵاتەوە لایەنی حەدی ئەدنای شەریعەت لانی کەم و زۆری هەیە بەڵێ هەیەی لە ڕووی قانونیەوە ناکرێت تۆ ئەگەر هات و انتخاباتەکە جۆرێ خەلەلێکی تابێ بڵێ ترە دەسەڵاتە شەرعی نییە چکە انتخابات لە هەموو دنیا کێشەی تایە بەڵام ئەو کێشەی کامل کە لە انتخاباتەکە ئەبێتە سەبەب بۆ ئەوەی کە انتخاباتەکە بە ناشەرعی دابنرێت بە شەرعەتی ممارەسەش بە هەمان شێوە ناکرێت تۆ ئەگەر هات و پۆلیسێک شەقێکی هەڵدا هاوڵاتیەک بڵێ وڵا لەبەر ئەوەی ئەم پۆلیسە مەسەلەن دەستدرێژی کردووەتە سەر مافی هاوڵاتی ئیتر ئەو حکوومەتە شەرعی نییە ئەبێ حەدی ئەدنای شەرعیەت لە حکوومەتەکە ئەگەر هەبوو ئەوە حکوومەتە ئەتیبارەکە بە حکوومەتێکی شەر زۆرێک پیان وایە ئەگەر ساختەکاری هەڵبژاردنەکە نەبێ ڕەنگە نەتایج و نەخشەی سیاسیش زۆرێکی کە بووایە ڕاستە ئیشکالێتمان هەیە لە هەڵبژاردنە و بە تەئکید بەڵام تەنها حزب سیاسیەکان تاوانبار نین لە مەسەلەی هەڵبژاردنە ئەکرێت هاوڵاتی خۆشی جوزێک بێت لەوەی کە نازانێت چۆن دەنگەدات و نازانێت دەنگ بەچێ ئەدات و پرۆسەکە پێویستی بە وعیەکی زیاتر هەیە من بەڵێ دەسەڵاتی سیاسی تاوانباری یەکەمە لەوەی کە انتخابات خەلەلی تابێ بەڵام بە هەمان ئەگەر کەمتر هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لە کاتی انتخاباتە توانای اختیارکردنی ئەو کەسایان نییە کە شایستەیە بۆەوەی حکومڕانیان بکات ئەم کۆبوونەوە جموزوڵانەی ئێستاە لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئەمانە چۆن دەتوان لە ڕووی قانونیەوە بە ئامانج بگەن یاخود بەڕێکەوتن حقیقەتا حیزب سیاسیەکان تەسەوور ناکەم نێتی چارەسەرکردنی کێشەکانیان هەیە ئەگەر بیانەوە گریمان کۆمەڵە حیزبی چاکمان هەیە و ئیرادیان هەیە و دەیانەوێت ڕێک بکەون و لە خەمی خەڵکان ئەو کاتە چۆن بڕێک بکەون بە شێوەی قانونی حیزب سیاسیەکان بیانەوێت ئەتوانن بەس بە ڕێی من نایانەوێت چارەسەری کێشەکە بکەن یانەوێت درێژە بە ئەزمات بدەن هەتاوەکو ئەگەنە ساڵی 2007 و کاتی انتخاباتی ئەو کاتێک کە پێویستە انتخاباتی تا بکرێت ئەگینا بە زۆر بە ئاسانی ئەتوانێت چارەسەری ئەم کێشەیە بکرێت ئێمە کێشەمان هەیە لە پەرلەمان کێشەمان هەیە لە سەرۆکایەتی هەرێم کێشەمان هەیە لە حکوومەت بەنسبەت پەرلەمانەوە پێویستە لە زووترین کاتە کارا بکرێتەوە ئەگەر ئەتەوێت چارەسەری کێشەکان بکەن یەکەم بریتیە لە کاراکردنەوەی پەرلەمان دووەم کێشەیەکمان هەیە بە ناوی کێشەی سەرۆکایەتی هەرێمەوە ئەکرێت هەموو حیزبە سیاسیەکان دابنیشن چارەسەری کێشەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکەن چۆن تۆ بەڕێز دۆکو قانونی دەستوری و پسپۆڕی تێدا چۆنە مشکلەیە چارەسەر دەکرێت چارەسەری کێشەی سەرۆکایەتی هەرێم ئەکرێت لە پەرلەمانەوە بکرێت و ئەو یاسایە جارێکی تر تعدیل بکرێتەوە بۆ شێوەی کە قانون دێت بەزەم ڕێگەی تاقی کرایە و سەری نەگە چارەسەری دیکە هەیە بۆ بابەت تاقی کرایەوە نابێمانە ئەوە بێ تۆ پەرلەمان پەک بخەی لە جیاتی ئەوەی کە ئەو یاسایە نەیتوانی دەنگی پێویستیان لە پەرلەمانە بەدەست بێنێت
ئەو یاسایە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا لە ڕووی قانونی شتێکی یاسایی بوو. خوێندنەوەی دووەم کە نیسابی نێنە ئەمە ژەر یاساییە، چکەندان پەرلەمان لە ڕووی قانونی و حڕە کاتێکە چێتە ناو جەلسەی پەرلەمانیان ناچێت. من حاڵەتەکە بە نۆرماڵە زانم کاتی دووهەم لە ڕووی قانونیەوە کاتێکە نیسابی یاسایی پێویست لە ناو پەرلەمان دروست نەبوو بۆ ئەوەی تعدیلی یاسای سەرۆکایەتی هەرێم بکرێت. حاڵەتەکە ئاسایی بوو. ئەوەی کە نائاسایی بوو ئەو دەرەنجامەی کە لە ئەنجامی تەڕەحکردنی تعدیلی یاسای سەرۆکایەتی هەرێم کەوتەوە کە بریتی بوو لە پستنی پەرلەمان. ئێستا ئەتوان پەرلەمان کارا بکەنەوە. ئەگەر پەرلەمان کارا کرایەوە پەرلەمان ئەتوانێت ئەو کاتە یاسای سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکات. ئەگەر نەیتوانی چارەسەری بکە ئەوە ئەتوانێت پەرلەمان داوای ئەوە کات کە حکوومەتێکی باش دکتۆر سیروان نەمانی پەرلەمان یاخود پەخستنی پەرلەمان یاخود سەرنەگرتنی هەڵی کە لە پەرلەمانە بوو بۆ مارکردنەوەی یاسای سەرۆکایەتی ئەمە مبارڕیرە بیانوو بۆ ئەوەی کە سەرۆکایەتی هەرێم و دۆخەکەی بە خۆی بمێنێتەوە لە ڕووی یاساییەوە ئەو یاسایانەی کە طبیعەتی دستوریان هەیە یاسان تاوان ئەوەی کە من ئەمبینی لە سەروبەندی مناقەشەکردنی تعدیلی یاسای سەرۆکایەتی هەرێم هەندێک لە پسپۆڕانی بواری یاسای دەستوری باسییان لەوە ئەکرد کە یاسای سەرۆکایەتی هەرێم یاسایە کە طبیعەتی دەستوری هەیە بە ئەتیبار دەستورە پەرلەمان ناتوانێت بە ئاسانی تعدیلی بکات. ئەمە هەڵەیەکی ئەجگار. ئەگەر وەڵام پرسیارەکەم بیتەوە سەرنەگرتنی ئەو هەڵی پەرلەمان بیانوو بۆ ئەوەی دۆخی سەرۆکایەتی هەرێم و خۆی بمێنێتەوە هیچ حلێکی ترمان نییە. هیچ حلێکی ترمان نییە ئللا کاراکردنەوەی پەرلەمان و دواتر پەرلەمان قسە لەسەر سەرۆکایەتی هەرێم بکات چکە ئێستا هیچ موسسەیەکمان نییە کە شەرعیەتی هەبێ و چارەسەری کێشەی سەرۆکایەتی. ئێستا ئەگەر بەڕێز مەزوو بەرزانی دەستبەرداری پۆستەکە بێت و بڵێت من ممارەسەی دەسەڵات ناکەم وەکو سەرۆکی هەرێم ئەمە چارەسەر نییە چارەسەرێک نییە لەبەرەوەی پێویستە کەسێکی تر دیاری بکرێ بۆی بۆشایی یاسایی دروست نەبێت ئەیمانەوەی چارەسەر لەو شوێنە هیچ کێشەکەمان ئێمە ئەمانەوێت دەست چارەسەری کێشەکە بکەین. ئێستا سەرۆکی هەرێم ئەگەر بێ واز لە دەسەڵات بێنێ ئەبێ کەسێکی تر بچێتە جێگای کێ بڕیارەدا کە ئەو کەسە بچێتە جێگەی سەرۆکی هەرێم موسسەمان نییە بڕیارە بدا. نقطەی یەکەم ئەگەر بۆیە من ئێمە لە فەڕاغی یاساییدا بین باشە یاخود کە یاسا پێشەل بکرێت هەمان باش کێشێ لە ڕووی یاساییەوە هەردووکی فەراغی یاسایی و مەترسیەکانی نەمانی سەرۆکی هەرێم لە پۆستەکەی چین مەترسیەکانی نەمانی سەرۆکی هەرێم لە پۆستەکەی یەکسانە بەوەی کە مەترسێکی دەدا لە ڕووی فەراغی قانونی چییە مەترسی قانونیەکەی چیە گەڕۆنی بکەوە لەم وەزع سیاسیا بەڕێی من کێشەم نییە کێ سەرۆکی هەرێمە بەس لەم وەزع سیاسیا من پێویستمەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کەسێک پێویستە تایبێت ئەم بارودۆخی کە هەرێمی کوردستانی پێهاتێپەڕێ بە تایبەتی شەڕی داعش و بە تایبەتی دکتۆر شۆڕش دەسەڵاتی شەرعی لە هەرێمی کوردستان چۆن دروست بکەین ئێمە وڵا خۆی یعنی ئەم ئەفکارانە کە ئێستا تۆ بتێ هەڵبژاردن بکەی لەژێر سای ئەم سیستەم و ئەم وەزعی کە هەیە ینی بدەچێتەوە هەمان بارودۆخ هەمان وەزع دروست دەکەیەوە چکە هەڵبژاردن کۆمەڵێک مەعایری خۆی هەیە کە پێویستە لەناو کۆمەلگایەکی پێشکەوت و واعی ئەم مەعایرانەش تەطبیق بکەی بەڵام ئێمە هەموو بە ئەزمموی هەموو هەڵبژاردنەکان ئەم وەز ئەمان بینی بۆیە من تاکید لەسەر ئەوە دەکەمەوە کە حکوومەتێکی دڵسۆز لە خەڵکی بەتوانە خەڵکی بێلایەن کە خەمخۆری ئەم وڵاتە بێ خەمخۆری ئەم وڵاتە بێ خەمخۆری ڕزگارکردنی ئەم وڵاتە بێ ئەنجام حکوومەتە چۆن دروست دەکەی کۆمەڵێک ئالیەت هەیە ئەم حکوومەتە بێ دوایی دەستگا شەرعیەکانمان بۆ دروستکە لە ڕێی هەڵبژاردنەوە کە خۆی سەرپەرشتی هەڵبژاردن بکە سەرپەرشتی هەڵبژاردن بداتە دەست جێتی قەزا یاخود جێتێکی ترکەوە بێلایەن بێت تۆ کۆمسیۆنێک داناوە بۆ سەرپەرشتی هەڵبژاردنەکان هەمووی لەسەر ئەساسی حیزبی نوێنەری پارتی و گۆڕان و یەکێتی و کۆمەڵ و یەگرتووە هەمووی تایە ئەمە کەی مزداقێتی ئەمە کەی لە خزمەتی خەڵکدا دەبێت دیسان وەزعەکە بەلای بەرژەوەندی حیزبەکان داڕاکێشنەوە بۆیە دەکرێت مەسەن ئێستا ئێمە ئەگەر بەدوای موسساتی شەرعیش دابگەڕین ئەگەر نەکرێت لە ناخیلالی پارێزگاکانی هەرێمیش ئەم حکوومەتە ئەندامانی ئەم حکوومەتە هەڵبژێرین دەکرێت خۆ مەسەن ئێستا ئێمە ئەنجومەنی پارێزگاکانمان هەیە خەڵکیش دەنجی پێداون هەڵبژێر دیاری کراون دەکرێت ئەنجومەنی پارێزگاکان هەر پارێزگایەک مەسەن 2 ئەندام 3 ئەندام خۆ حکوومەتی قازی نیشتمانی 20 کەس نابێ 30 کەس بێ وەکو ئەم حکوومەتانێک ئێمە پێ پارێزگایەک دەسەڵاتێکی لۆکاڵی شەرعی بۆ خۆی دروست نەخێت هەر پارێزگایەک 2 کەس 3 کەس هەڵبژێرێ بۆ دیاری کا دەستنیشان کا دوسێ کەس بەتوانە کە لەلایەن ئەو خەڵکی ئەو پارێزگایەوە ئەو بەڵێ زۆر ئاساییە ئێمە لە واقعداین ئێمە نەمە بەسم سێکەسا ئەنجومەنی پارێزگای سلێمانی یا ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەنجومەنی ئەنجومەنی پارێزگا و دەسەڵاتی حکوومەتی خۆجێیە نامە بەستم ئەوەیە دەکرێت ئێمە ئەندامانی ئەم حکوومەتە
ئەم حکوومەتی تەکنۆقراتی کە مەبەستمە دابمەزرێ و لەو وەز ئەرزگارمان کات دەکرێت ئەگەر حیزبەکانی لە ڕێ حیزبەکانیشەوە دیاری نەکرێت دەکرێت لە ڕێ ئەنجومەنی پارێزگاکانەوە دیاری ئەنجومەنی پارێزگان بۆ خوێن معاناتەیە دەڵێن دەسەڵاتمان پێ نادرێ ئێمە لاوازنی ڕۆڵمان پێ نەدراوە دەسەڵاتەکان لەسەر و کۆ کراوەتەوە هەمووی دەسەڵات ئێمە کێشەکە دەسەڵات ئەوەیە زەوت کراوە تۆ دەبێت دووبارە بگەڕێنەوە سەر ئەساسی شەرعیەتدا هەندێک شوێن دین کاریگەری هەبووە نەزەریە تیۆقراتیەکان کاریگەری هەبووە مەسەن وەکو لوێسی 14 و 15 و ئەمانە و ئیمپراتۆری ئەڵمانیا دەیوت ئێمە دەسەڵاتەکەمان لەخوا کاتە بە بڕاتەوە گرمانەوە دەسەڵاتی شەرعی دروست بکەین دەبێت حکوومەتێکی تەکنۆکرات دروست بکەین هەندێک ئەساسی شەرعەتی دەسەڵات لای ئێستا لای ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان هێزە و لای زۆر ئەوان ئەو وڵاتانش کە وەکو ئێمە بە شۆرش و بە ئینقلابەوە هاتوون ئەساسی شەرعەتەکەیان هێزە ئەم هێزە شەرعەتیش تەواو نییە نەخێر شەرعەتیش تەواو نییە وتمان شەرعەتەکە ئەوەیە ئەو وەختە شەرعەتی تەواوی دەبێت کە خەڵک ڕازی بێ لەسەر ئەم دەسەڵاتە کە تۆ بەهێز دەی بەڵام دەبێت ڕەزامەندی خەڵک وەربگری مۆگابی لە سەرەتا هات هەموو خەڵک پشتیوانی بوو بەڵام ئێستا هەموو خەڵک دژی مۆگابیە ئەمە تەمەنی گەیشتۆتە 95 ساڵ نزیک ساڵ دەبێتەوە وا دەستکورسی سەرۆکایەتی ناهێنێ کەواتە تۆ لێرە ئێستا ئێمە بۆ شەرعیەت ئەمانە ئەگەر ڕاز دەکەن ئەگەر دڵسۆزی وەزعەکەنە دەبێت بە شێوەیەک لە شێوەکان خۆیان یا متمانە بدەنە ئەنجومەنی پارێزگاکان ئەم حکوومەتەمان بۆ تشکیل کە حکوومەتە کاتیە ئەم حکوومەتە کاتیە دوای سەرپەرشتی هەڵبژارنێک بکە بۆ پێکهێنانی دەسەڵاتە شەرعیەکان دام و دەستگا شەرعیەکان سەرۆکی هەرێم تەواو بووە پەرلەمان تەواو بووە حکوومەتیش تەواو بوو هەمووی تەواو بوون دەستگای شەرعیمان نەماوە و ناشکرێ بگەڕینەوە سەر ئەمە ئێستا کە ئەمان دەڵێن دیسان دانیشتن دەکەنەوە ئەم دانیشتە شەرێنان و برنە کات بەڕێکردنە تاوەکو کاتی ئینتیخابات دێتەوە پێشەوە دیانەوێت لەن بژێر هەمان باڵی کۆمیسیۆن هەڵبژارنێک بکەنەوە و واتە ئێمە 20 ساڵی تریش لە هەمان دەوامە بسوڕینەوە ئەمە کێشەیە بۆ هەرێمی کوردستان و ڕاستی ناکرێت دەسەڵاتیش بەو شێوەیە ناچێتە سەر ڕاستە دەسەڵات دەتوانێت ئەمڕۆ بەهۆی ئەو هێزەوە هەیەی خۆی پسەپێنێ ئەگەرتی شەرعەتیشی نییە بەڵام میلەت لە هەر فرسەتێکدا کە بۆی بێتە پێشەوە ئەم فرسەتە ئیستیغلال دەکات بۆی ئەم دەسەڵاتە لە گۆڕنێ ئەمە لە هەموو دنیا هەروە بووە لە هەموو ئەزمەی لە تجروبەی زۆربەی وڵاتان شۆشکاتێ ساڵبژاردننی هەڵبژاردن باش نییە بۆ خەڵکی نەخێر هەڵبژاردن باش نییە لەبەرەوەی دەمانخات هەڵبژاردن بەو پێ و دانگەی کە زاران دەکراو کە ئێستا بەنیازم بیکەن ئەگەر لەژێر سای هەمان کۆمیسیۆن بێ و لەژێر سەرپەرشتی هەمان ئەو حیزبە سیاسیانە بێ بەڕاستی دەمانخاتەوە هەمان دۆخی یعنی داخلی حالەتێکی نوێ نابین لە هەمان بازنەی یەکەم دەخولینەوە هیچ دەرچوونمان نییە بۆیە بەڕاستی ئێمە کێشەمان ئەوەیە ئەمانش ناگەڕێنەوە سەر بنەما دیموکراسیەکان باوەڕیان بە بنەما دیموکراسیەکان نییە باوەڕیان بە سەروەری یاسان نییە لەبەر ئەوەی باوەڕهێنان ئیلتیزامکردن بە سەروەری یاسا بە بنەما دیموکراتیەکان سنوور دادنێ ڕێدەگرێت لەو پاشاگەردانی کە ئەمان گرتویانێتە بەربەرامەتێکی چارەسەرێکی کاتیە باست کرد ینی 2000 هەر دەبێ هەڵبژاردن بکرێت دەبێت هەڵبژاردن پێک بێت هەڵبژاردن وەربگیرێت ئەم حکوومەتە تەکنۆکراتە من ناڵم حکوومەتێکی کارتۆنی بێ حکوومەتێکی کارتۆنی بێ ئاز لە سەری ڕژیا لە قەڵاسوالانیان لە گردەکەی گۆڕانەوە وەگرێ ئەم حکوومەتە خاوەنی دەسەڵات بێ لێی گەڕێن بۆ خۆی کار بکە ئەگەر دەیانەوێت لە خزمەتی خەڵک نییە لە هەرێمی کوردستان حکوومەتێکی تەکنۆکرات دەم حیزبانە لێ بگەڕێن بۆ خۆی کار بکات وڵا ئێستا نازانم ئەوە خەڵک لەسەر زادەست خەڵک لە خەڵک ناڕازی خۆی دەردەبڕێ لەوانەیە ئەم ناڕازیانە بە شێوەیەک لە شێوەکانی چر وەربچرخێ ئایا ئەمە خەونە هەموو شت واقعە ئێمە لە هەشتاکە هەشتاوەشتەوە قمانە دەکرد ئەو راپەڕی نەبێ و کەس باسی تەوەقعی نەدەکرد حکومی ذاتی جارێ شر وەربگرینەوە کەسی فیدرالیمان بۆ هات ئێستا خەڵکێکە قسە لەسەر دەوڵەت دەکات ئەنجا ئەمانە مەسەلە ئەوە نییە خەونە مەسەلە واقعەکەیە تاچەند ئەم واقعە بەو شێوەیە دەچێتە سەرەوە ئەمە کێشەیە ناکرێ ئەم دەسەڵاتە وابێ باک بێ بەرامبەر خەڵک لە کاتێکدا خۆیان لە ژیانی شاهانە دەژین بەڵام خەڵکی لە ژیانێکدا دەژیەکە نەمری و نەژیە دەبێت ئەم دۆخە چارەسەر بکرێت من بۆ تاکیدکردنەوەکە ئەگەر مەجالم دەی بۆ تاکید بە کورتی عەفو قسەکانی کاگریتۆ شۆڕش لە ساڵی 1973 تاوەکو ساڵی 1984 لە ئۆرۆگوای ئینقلابێک ڕوویدا ئەسکەر گەشتە دەسەڵات لە 1970 داوای کرد لە دەستەی سربەخۆی هەڵبژاردنەکان کە دەستورێکی بۆ بخاتە ڕاپرسیەوە لەبەرەوەی ئەو دەستەی کە لە ئۆرۆغوای هەبوو دەستەیەکی جێگەی سیقەی هاوڵاتیان بوو دەستەکە ڕازی بوو بۆ مەرجەی کە هیچ زەختێک لەسەری نەبێ حکوومەتی ئینقلابی قبوڵی نەکرد وتی ئەبێت دەستورەکە بخەیتە ڕاپرسی و نەتیجەکەشی قبول بێت
بۆیە دەستەکە قبولی نەکرد کە بیخاتە ڕاپرسی تا ساڵی 1970 لە ساڵی 1970 ئەو دەسەڵاتێکە گەشتووە دەسەڵات لە ڕێگەی انقلابەوە ڕازی بوو بەوەی کە دەستەی سربەخۆی هەڵبژاردنەکان دەستورەکە بخاتە ڕاپرسیەوە بەو شێوەی کە خۆی ئەوێت ئەوە بوو دەستەکە دەستورەکەی خستە ڕاپرسی و دەنگی پێویستی نەهێنا و لە ساڵی 1984 ئەو دەستە سربەخۆیە هەڵبژاردنێکی لە ئۆرۆگوای بە شێوەی پێوەرە نێودەوڵەتەکان ڕێخست ئەو هەڵبژاردنە بووە سەبەبی ئەوەی کە ئینقلابیەکان لە دەسەڵات دوورکەونەوە حکوومەتی شەرعی جارێکی تر بگاتە دەسەڵات کەواتە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانین حکوومەتێکی شەرعی دروست بکەینەوە پێویستە هەندێک موئەسەسات هەیە واز بێنین لە دانانی کادر و ئەندامی حزبی تیاندا بە تایبەتی لەسەر و هەمویانەوە دەستەی سربەخۆی هەڵبژاردنەکان دوو دەستەی مافی مرۆڤ سێ دەستەی چاودێری دارایی ئەگەر ئەم سێ هەیئە سربەخۆ بوون چارەسەری کێشەکەی هەیئەکانی تیشەکە دەستخۆش بەویستم بپرسم مەترسی ئەوە چییە یعنی مەسلەی شەریعەتی حکومڕانی بەنادیدە بگیرێت و دەسەڵات گوێ بە مەسلەیە نەدات زۆر گرنگی بە دوای ئەوە نەدا زۆر گرنگی بەوە نەدا کە چەندە دەسەڵاتێکی شەرعیە خۆی لە ڕووی یاساییەوە هەندێک دەوڵەت هەیە کە گرنگی بە شەرعێتەدا وەکو دەوڵەتێکی گەورە لە مجتەمەعی دەولی دەرکەوتووە مەسەلەن دەوڵەتی سویسرایە دانیمارکە ئەمانە شەر نییە لە ڕووی اقتصادی و لە ڕووی هێزەوە دەوڵەتی ئێجگار گەورە بن بەڵام مادام پابندی قەواعیدەکانی قانونی دەولی و دەستورین وەکو دەوڵەتێکی ئێجگار بەهێز لە مجتەمەعی دەولی بڵێ هەر دەسەڵاتێک لە ناخۆدا زۆر پابندی شەریعەتی قانونی نەبێت لە ئاسینە و دەوڵەتی پێگەی دەوڵەتێکی گەورە دەرناکەوێت ئەمە زیانی لە هەرێمی کوردستانی بە تایبەتی کە ئێستا پێویستی بە لۆبینی و دەوڵەتیە پێویستی بە دەرەوەیە دەستخۆش بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە دەسەڵاتێکی شەرعیمان هەبێت زۆر جار بۆی ئەلانکردنی دەوڵەت دوو مەعیاری زۆر هەڵە دەستنیشانەکرێت یەکەم ئەڵێن اقتصادێکی باشت هەبێ بۆ ئەوی بتوانین ببین بە دەوڵەت دووەم ئەڵێن لە ڕووی هێزەوە توانای ئەوەمان هەبێ بەرەنگاری ئەوانە ببینەوە کە دوژمنمانن ئەم بیرۆکەی هەڵە ئەمە زۆر هەڵەیە لە ڕووی یاسای نێودەوڵەتی و دەستوریەوە بۆ ئەوی تو هەنگاو بنەی بۆ بە دەوڵەت بوون هەنگاوی یەکەم دیموکراتێتی سیستەمە سیاسیەکەت واتە سیستەمە سیاسیەکەت لە مجتەمەعی دەولیابی سەلمێنی کە سیستەمێکی دیموکراتیە دوو مەسەلەی حقوقی ئینسان بە تایبەتی حقوقی ئەقەلیات کە بینەنەتەوە و ئاین و ئەمانە بەپارێزیت لە مجتەمەعی دەولی ئێستا باوی ئەوە نەماوە کە دەوڵەتێک لە ڕووی اقتصادەوە بەهێز بێت ئەمە چەند زیانی لە هەرێمی کوردستانی کە لە دۆخی مافی مرۆڤ و دۆخی دیموکراسی حاڵی باش نیە لە هەرێمی کوردستانی ئەمە لە دەرەوە زیانی داوەیە کە ئێمە پێگەکەمان لە مجتەمەعی دەولیا ئێستا بەرەو خوار ئەچێت کێرفەکەی بەرەو خوار ئەچێت خۆی ئەمە توانیمانە نەوت بفرۆشین سربەخۆ خۆمان بەڵام ئەمە هیچ واقعی ئێمەی نەبردوتە پێشەوە ئەگەر نەوت ئێستا سەری دابەزیوە دوو قات بچێتە سەری لە مجتەمەعی دەولیا اقتصادێکی بەهێز سەبەب نییە بۆ ئەوی اعترافت پێ بکەن بە دەوڵەت یا یارمەتی بدەن بۆ ببی بە دەوڵەت چکە دەوڵەتی ئێجگار گەورەمان هەیە لە ڕووی اقتصادیەوە بەڵام خراپترین دەوڵەتە لە ڕووی فەسادی ئیداریەوە ئەو دەوڵەتانەی بە تایبەتی اقتصادیان باشە زیاتر گومانی ئەویان هەیە کە فەسادی ئیداریتیان ئاڕوودات دوو مەسئلەی ئێجگار گرنگ هەیە لە قانونی دەولی ئێمە بەدیدەی وەرناگرین یەکەم مەسئلەی ئیدارەدانە ئایا ئێمە توانای ئەوەمان هەیە ئیداری دەوڵەتداری دەین تا ئێستا نەمان سەرماندووە بۆ مجتەمەعی دەولی دووەم مەسەلەی دیموکراتیە تا ئێستا نەمانتوانیوە ئەو پێوەرە نێودەوڵەتانەی کە پێویستە لە دەوڵەتێکی دیموکراتی هەبێت لە هەرێمی کوردستان هەبێت ئەمە زیانی لە دۆزینەتەوەی کوردی بە دڵنیاییەوە زیانێکی ئەجگار گەورەی داوە و سبەی ڕۆژەگەر ئێمە مانەوێ هەنگاو بنین بۆ بە دەوڵەت بوون و مجتەمەعی دەولی پشتگیریمان کات ئەبێت لەم دوولایەنەوە یەکەم ئیدارەیەکی باشی حکومڕانی بکەین دووەم پێویستە لە مەسائلی دیموکراتیەوە بچینە پێشەوە وەیلا مجتەمەعی دەولی قەت سەریەوە ناکە اقتصادەکەت باش بێیان کەم بێت چکە ئەگەر ئێمە ئەو پەڕی اقتصادیشمان باش بێت ڕۆژانە ئەتوانین 3 ملیۆن یا 4 ملیۆن بەرمیل نەوت بنێرینە دەرەوە بە 3 ملیۆن 4 ملیۆن بەرمیل نەوت نابی بە دەوڵەتێکی بەهێز دەوڵەتی وا هەیە بەس دکتۆر سیران تۆ بۆ خۆت شارەزای قانونی و دەوڵەتیشی دارە دەمێتەوە لێ پرسمانی زۆرێک دەڵێن یعنی لایەنی نێودەوڵەتی ئەوەندەش گرنگی بە بابەتی دیموکراسیت نادا لە وڵاتانە بۆ خۆیان سەرچاوی پێشێلکارین بۆ خۆیان پشتگیری کۆمەڵێک هێز و گروپەکەن کە پێشێلکاری مافی مرۆڤەکان خۆیان پشتگیری کۆمەڵێک ڕژێم دەکەن کە پێشێلکاری دەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی قانونیەوە من دڵنیاتەکەم وەڵام بێەوەی بچمە لە دکتۆر هیچ دەوڵەتێک نییە لە دنیا بۆ هاوڵاتیەکانی خۆی تحقیقی دیموکراتی و مافی مرۆڤ مەسلحەتی هاوڵاتیانی خۆی نەبێت یعنی ئەو دەوڵەتانەی کە ئەیانەوێت پێشێلکاری لە شەرقی ئەوسەد بۆ مەسەلەی دیموکراتی بکرێت لە مەسلحەتی میلەتەکانی خۆیان ئەیکەن بۆ ئەوەی میلەتەکانی خۆیان بتوان باش بژین کێشەی ئێمە ئەوەیە کە ئێمە ئەمانەوێ هاوڵاتی خۆمان خراپ بژی لە پێناو مەسلحەتی هاوڵاتیانی یا مەساڵحی دەوڵەتی دەرەوە ئەوەی کە لە دەرەوە بەچاوەکرێ هەمووی ئەوێت هاوڵاتی خۆی باش بژی لەسەر مەسلحەتی
دەوڵەتانی دیکە بەڵام ئێمە بە پێچەوانەوە ئەمانەیە دەوڵەتانی تر سوود لە سەرۆت و سامانی ئێمە وەربگرن لەسەر حسابی هاوڵاتی خۆمان. دەستخۆش دکتۆر شۆڕژ دەمە هەر لەسەر دۆخی حکومڕانی هەرێمی کورسان ئەوە ماوەی 3 ساڵە لە هەرێمی کورسان یاسان نییە بۆ مامەڵەکردن بە سامانی گشتیەوە یعنی حکومەت لە دەرەوە یاسا پارە ئەهێنێتەوە خەرجی ئەکات مامەڵی لەگەڵەکات ئەمە لە ڕووی قانونی و چۆنیان ڕێگە بەمە دەدرێت چەندە شریعەتی حکومەتە خارجێ پرسیارە و دیسان والله بەداخەوە یعنی من هەر حکوومەتی هەرێمی کوردستان بە جیا نابینم شتێکی شازوی ئەو ناوچەیە حکوومەتەکانی ئەم منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەمووی وان بۆیە شتۆ دەبینی مەسەن ئارەزە بەردەوامتیاندا هەیە یا لە ناوە یا لە دەرەوە ئارەزەیە ئێران سیر کە تورکیا سیر کە هەندێک وڵاتی خەلیج سیر کە سووریا سیر کە زگە لە ئیسرائیل نەبێ یعنی زگە لە ئیسرائیل نەبێ بەڕاستی کە وڵاتێکە لەسەر ئەساسی دیموکراتیت دامەزراوە لەسەر ئەساسی سەروەری هەر دەستوریشی نییە تا ئێستا دەستوریشی نییە بەڵام کۆمەڵە قانونی هەیە کە وەکو سروشی دەستوریان هەیە و ڕێزی لێ سەرمی کورسانی تیاوکارێکەوەی دەستور نییە یان بوونی دەستور چەندە مەترسی دروست کرد نەخێر دەستوری شەبێ بە هەمان شێوە تەعاملی لەگەڵ دەکەن دەستوری شەبێ بە هەمان شێوە چکە وتم ئەگەر تۆ ڕێزی لێ بگری ڕێز لە قانون دەگری ئەگەر دەستور بێ یا قانونی ئاسایی بێ یا نیزام و تعلیمات بێ بەڵام کە ڕێز لە قانون نەگری هەر ڕێزی لێ ناگری چکە ڕێزگرتن لە قانون وانای واتای ڕێزگرتنە لە مافی مرۆڤ چکە مافەکانی مرۆڤ ماف و ئازادیەکان بە قانون ڕێک دەخرێت ئەم قانون و ئەم دەسەڵاتەمان بۆ چیە بۆی کەەوە ئەم ماف و ئازادیانە ڕێک بخە بەڵام بەداخەوە لەم وڵاتانە دەسەڵاتە سیاسەکە بە شێوەیەک دەست بە تۆغیان دەکا کەوا پێشێرکاری لەسەر ماف و ئازادیەکان دەکا بۆیە پێویستمان بۆیە ئەگەر زەمانەتە قانونیەکان کافی نەبێت لە هەموو وڵاتێکدا ئەگەر زەمانەتە قانونیەکان کافی نەبێت بۆ سنووردانان بۆ ئەم دەسەڵاتە ئەو وەختە زەمانەتە یاساییەکە زەمانەتە سیاسەکان زەمانەتە کرداریەکان فعلیەکان ئەوانە دێنە پێشەوە ئەوش کە ڕای گشتی تایدا دەوری گرنگ دەبینێ مزاهرات خۆپێشاندان هەتا دەگاتە حەدی ئەوەی کەوا شۆڕش وەڵامی هەموو پرسیارەکان دەستنەوە شوێنیم دەسەڵات دەبێت پابەت بێن بە یاساوانی ئێمە چۆن بتوانانی وا لەم دەسەڵاتە بێن کە پابند بێن کە ڕەوایەتی لە یاسا و دەستور وەربگرێت ئەمانە خۆیان ئەخر وەک بتم یعنی ئەمانە کێشەکەیان ئەوەیە کەوا پابند نابن بە یاسا چۆن وا بکەین پابندیان پابند نابێ ئەو وەختە دەتوانانی وا بکەین کەوا پابند بە یاسا ئەگەر پەنابەرین بۆ زەمانەتە سیاسیەکان واتە ڕای گشتی ئەوەندە بەهێز بێ ڕای گشتی خەڵک ئەوەندە بەهێز بێ خەڵک ئەوەندە وشیار بێ کە بوار نەدا پێشێرکاری لەسەر ئەم لەسەر ماف و ئازادی خەڵک بکرێ خەڵک ئەوەندە وشیار بێ بەڵام بەداخەوە خەڵکی ئێمە ئەوەندە ناوشیارە ئێمە ئەوەندە ناوشیارین ئەوەندە بۆ مافی خۆمان بێخەمین ئێستا کە مەسەن کە هەمومان دەزانین کەوا دۆخێک دروست کراوە ئەوە نییە کەوا پارە نەبێ بەڵام سەز دەکەی خەڵک وەکو پێویست بۆ مافی خۆی نایەتە دەنگ بۆ مافی خۆی نایەتە دەنگ لە کۆمەلگایەکی وەکو زانکۆ بۆ نمونە لە ناو زانکۆی سلێمانی 2000 مامۆستا هەیە بەڵام 100 مامۆستا ئامادە نییە بێ ناڕەزایی دەربڕێ ئەم دەنجی خۆی دەنجی ناڕزایی دەربڕێ لەسەر ئەوەی کەوا داوای مافی خۆی بکە کە ئەمە 2 ساڵە زیاتر پێشێری مافەکانی کراوە ئیتر هوشیاری سیاسی ڕای گشتی بەرزی خەڵک ئەمە وا دەکاکەوا سنوور بۆ دەسەڵاتەکە دابنێ بەڵام کاتێک هەموو ئەو دەسەڵاتانە تا خەڵک بێدەنگ بێ بە ئارەزی خۆیان ئەمانیش خەڵک دەشێرن مافەکانیان پێشێر دەکەن بۆیە چارەسەر لای خەڵکە خەڵک هوشیار بێتەوە خەڵک مەترسیەکانی ئەوە چییە کە دەسەڵاتێک زۆر پابند نەبێ بە شەریعەتی قانونی و زۆر گرنگی بە مەسەلەی شەریعەت نییە هەر پابند نینە هەر گوژیان دەڵێن مەترسیەکەی چی یان بەکوێ ئەگەێنێم دەسەڵات ئەمە بەکوێ ئەگەێنێ ئەمە حتمما وەکو وتمان ئەگەر خەڵک لە ئەنجامی وشیار بوونەوەی خەڵک لار فرسەتێک کە بێتە پێشەوە خەڵک ئەم فرسەتە دەرباز ناکە و لەوانەیە ئیستیغلالی کە بۆی کەوا ئەم دەسەڵاتە ڕوبەڕووی بێتەوە بە دۆخێکی بگەێنێکەوە دەسەڵاتی شتر بێت چکە پەیوەندی نێوان دەسەڵات ئێستا بڕۆ سەیری قانونەکان کە سەیری هەرچی دەستور دەکەی وڵاتێک دەڵێت گەل سەرچاوی دەسەڵاتە بەڵام کووا لەکوێ گەر سەرچاوی دەسەڵاتە ئەو وەختەی کەوا دەچن لە پەرلەمان ئیتر قانون دەردەکات حکوومەت بە ئارەزوی خۆی کاتێکەوە کورسان سەرچاوی دەسەڵات چییە گەلەیە هێزە وڵا ئەو هێزە سیاس ئەو هێزەیە کە حیزبە سیاسەکان بەدەستەوەیانەوە ئەوە سەرچاوی دەسەڵاتە گەل دەستخۆش دکتۆر بە کورتی دەمەوێت کاتەکەم یەکێک هەیە دەڵێ زانایە دەڵێت گەلم پێشاندن چاوی ڕاستم دەربێن واتە دە زۆربەی ئەو وڵاتانە کە ناوی گەل دێ هەر بە شکلیە ئەسڵەن دەسەڵاتەکە دەستی بەسەردا گیراوە لەلایەن ئەو حیزبە سیاسیەوە کە حکوم دەکات کاتێک پرسیارم لە تۆ کرد کە چۆن و بابەتە چارەسەر دەکرێت ئێستا چۆن دۆخی هەرێمی کوردستان بکەنی چوارچێوی یاسایی وتێت تەنها بێ حکوومەتێکی تەکنۆکرات دروست بکرێت چ چارەسەرێکی دیکە هەیە گەرە منەکرایان یا ئەوەتە ئەم حیزبە سیاسیانە بەوە ڕازی بن کە حکوومەتێکی تەکنەخورات لە خەڵکی حیزبە سیاسیەکانیش و لە غەیری ئەوانیش بێن بەشداری ئەو حکوومەتە تەکنۆخوراتە بکەن کە ژمارەیان کەم بێ بۆ ڕزگارکردنی
میلەت لەم دۆخە سەرپەرشتی هەڵبژارنێ بکەن بە عادیلانە بە ڕێکوپێکی بە نەزیهی بۆی کەوا مؤسساتەکان پێک بینین ئەمە لەلایەشتر ئەگەر ئەمە نەکرێ بەڕاستی چارەسەر لای خەڵک دەبێت خۆی شیار بێ کەواچی تر قبول نەکا بێدەنگ نەبێت لە ڕاست پێشێرکاری و تەجاوزەکانی ئەم دەسەڵاتە لەسەر ماف و ئازادیەکانی ماگەر زۆر بە کورتی تۆژەوەم پێ بڵێ کە چۆن ئەم حیزبانە ئێستا چۆن ڕێک بکەون کە بخرێتە چوارچەوەی یاسایی ڕێککەوتن لە چوارچەوەی یاساییە بەڕێی من دووبارە یەکەمەوە ئەم حکوومەتە و بەم پێکاتە سیاسیە ناتوانێت بگاتە حەل و نەتیجەی ئەو دانیشتانە هیچ نابێت پێم وایە پەرلەمان کارا بکرێتەوە و بڕیار بدەن لەسەر ئەوەی کە هەڵبژاردنێکی پێشوەخت کێ بردیەوە لە انتخابات ئەوە حکوومەت تەشکیلکە ئەوانی کە وەکو معارەزە بمێنێنەوە مانەوەی سەرۆکایەتی هەرێم بۆ جۆرە بێ ئەوەی دەستکاری بکرێت زەمانەت تێبوونی حکومڕانێکی باش ئەو حکوومەتە تازەی کێت بڕیار بدا لەسەر ئەوەی کە یاسای سەرۆکایەتی هەرێم چی لێت بەڵێ زۆر سپاس بۆ دومیانە بە ڕێزەکانم دکتۆر سیروان حامد پسپۆڕ یاسای دەستوری واستنەوە دەوڵەتی وار سپاس بۆ بە ڕێز دکتۆر شۆڕ حەسەن پسپۆڕ یاسای دەستوری کرد و بە ڕێزان دیارە مامۆستای زانکۆبن بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە بەدیا بەرنامەکە دانیشتدا بەرنامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ